بێ پێشەکی و بێ سەرەتا شەرەفی یەکەم دەستگیرکردن و یەکەم خۆپشاندانی ئەم ساڵە پڕ نەهامەتیەی خەڵکی جارێکی تر بە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی مەرد و بوێرەکانی شەقام درا با ئەوانەی کە بێ ئاگان لە خۆپشاندان و دۆخی خراپی مامۆستایان و فەرمانبەران هەر لە بێ ئاگای و کەمتر خەمیدا بمێننەوە هاو شێوەی دەسەڵاتە ناشەرعیەکەی هەرێم کە دەستی گرتووە بەسەر سامانی سەرزەوی و ژێرزەوی هەرێم و تەنانەت موچەی فەرمانبەرانی وەک بارمتە گرتووە لە پێناو کۆمپانیاکانی بنەماڵەدا. ئێمە لە دەستەیدا کۆچی نەترساوین، نەتەسلیم بووین، نەبێ ئومێد بووین، بەڵکو تا دوا هەناسە دەجەنجین. پێویستە بە ناوی حکوومەتی هەرێم پێویستە بە ناو حکوومەتی هەرێم ڕێزی ئەو ڕێکەوتنانە بگرێ کە خۆی واژۆی کردووە. داهاتی نانەوتی و نەوتی هەر بەرهەم هاتوو بدەنە بەغدا و کۆتایی بە مەرگە سات و تراجیدیای بێموچە بێنن. هیچ دەسەڵات و حکوومەتێک مافی ئەوەی نییە یاری بە قووت و بژێوی میلەتێ بکە بۆ بەرژەوەندی شەخسی و قاچاقچێتی نەوت و چیتر ئەم دۆخە قبوڵ ناکرێت و برسیکردنی مناڵەکانمان هێڵی سوورە و ئێوەی نابەرپرس بەزاندووتانە. تێکدانی گوزەرانی خەڵک پلانێکی چەپەڵی داگیرکەرانە و نیوەی ئێوەی نەوت دزە ئەنجامی دەدەن تا زووە دەست هەڵگرن لەو سیاسەتە نەگریس و نابەجێیە. لەبەرەوە بە میکانیزمی جیاوازتر فشارەکان زیاتر دەکەین تا دەگەین بە کەناری ئارامی و گەڕانەوەی ژیان بۆ دۆخی یاسایی جاران. دەستەی داکۆچی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی چوارشەمە 28/2025 بەڕێزان لێرەوە ڕایەگەێنین کە چالاکیەک بە ڕێگاوەیە لە 40 ساڵی ڕابردوو لە عێراق و ناوچەکە وێنەی نەبووە. کۆمەڵێک کوڕوکچی کوردستان خۆبەخشانە جانفیدایانە لە کوردستانەوە بە پێبەرە و بەغداد دەکەونە ڕێ بە خامی سپی و ئاسایش و پاراستنی گیانیان ئەکەوێتە ئەستۆی هێزە ئەمنیەکانی ئەو شارەی کە پێیدا گوزەرەکەن. بۆ ئەم بابەتە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، چالاکوانان، مافی مرۆڤ، کۆنسوڵخانەکان، سەفارەتەکان، UN، یۆنامی، هەموو باڵێزخانەکان، چالاکوانانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەمویان هاتوونەتە سەرخەت لەگەڵ چەندین سیناتۆر کە هاوشانی ئەو شاندابن بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ململانەی سیاسی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوە دەربێ کە بەداخەوە حکوومەتی عێراقیش یاری بە چارەنووسیەمەوەکە. 3 جار محەممەد شیعمان دیوە، 7 جار تەیب سامیمان دیوە، چەندین جار جاسە محەممەد عەبودمان دیوە، 43 جار سەردانی بەغدادمان کردووە. بەداخەوە ئەوانیش لە نێو جێژاوێکی ململانی سیاسیدان باجی هەرێمی کوردستان بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدەن. بۆیە ئەوە قبوڵ کراو نییە چاوەڕێی چالاکیەکی نەوعی بکەن لە ئایندەیەکی نزیکدا.